ناکات با بچینە تەوەری سێمی گفتوگۆکانمان کە پەیوەندی بە شوێنەوارەوەی حکوومەت یاریمی کوردستان بڕیاری داوە بڕی 900 میلیۆن دینار ساڵانە تەرخان بکات بۆ بواری شوێنەوار هەنگاوەکانی پەرەپێدانی ئەم کارتە چۆن دەبێت ئایا چۆن وا بکرێت کەرتی شوێنەوار و وە بەرهێنانی تێدا بکرێت ئەمان و چەندین بابەتی تر و پرسیاری تر گفتوگۆی لەبارەوە دەکەین بە میوانداری بەڕێز کەیفی مستەفا بەڕێوەبەری شوێنەواری هەرێم سڵاوت لێبێ کا کەیفی و بەیانیت باش ئەم 900 میلیۆن دیناری حکوومەت تەرخانی کردووە بەلای ئێوە بودجەیەکی باشە یاخود کەم و بەشتان ناکات بیانی ئێوە باش زۆر سپاس دەربارەی ئەو 900 میلیۆن دینارە ئێمە لە بەڕێبەرادی شوێنەواری هەرێمی کوردستان پلانی استراتیزیمان هەبوو بەپێی ئەو پلانە استراتیزیە کە بودجەی ساڵانە و هەروەها پلانی 4 ساڵە و پلانی درێژخایەن بۆ بەرەو پێشچوونی سەرجەم ئەو سێکتەرانێک کە شوێنەوار لە بواری نۆژەنکردنەوە هەروەها ڕووپێوی و هەروەها بێتەوە کنە و پشکنین پاراستنی شوێنەوارەکان دیکۆمنتکردن پەرپێدانی توانای مرۆیی بیناکردنی مۆزەخانەکان بەڵام بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان بودجەی ساڵانە و هەروەها ئەو قەیرانە داراییانەی کە داتنە پێشەوە نەتوانرا یعنی ئەو بودجانە تەرخان بکرێت ئێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین شوێنەوارەکانمان لەو دۆخەی کە تێدان بیان پارێزین بە تایبەتی بینا و خان و قەڵا و قولەکە لە پودیەکان کە لە دۆخێکی خراپدان و بەردەوام بەرەو داڕمان و خراپبوون دەچوون هەستان بە ئامادەکردنی راپۆرتێک دوای گفتوگۆکردن لەگە بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار راپۆرتێک شتێر و تەسەرمان ئامادە کرد لە بەڕێوەبەراتی شوێنەوار کە تێیدا چەند لایەنێک کە لایەنی هەنووکەین و زەرورن بۆ ئەوەی بتوانین لانی کەم شوێنەوارەکان و بیناکە لە پودیەکانمان زیاتر بەرەو خراپبوون نەچن چەند لایەنێکمان دیاری کرد کە بۆ هەر بابەتێک لە بابەتەکانی نۆژەنکردنەوە و پاراستن و زۆر جاریش ئێوە خۆتان دەزانن وەکۆ ڕاگەیاندن ناوچە شوێنەوارەکان لە کاتی دەست درێژەکردن سەریانیان بە ڕێکەوت کاتێک پاچەی شوێنەواری دۆزرێتەوە لەلایەن هاوڵاتیان گل دەدرێتەوە یاخود ئامادەی ئەویان تێدا نییە کە بیگەڕێنەوە بۆ لایەنی شوێنەوار و مۆزەخانەکانی سنوور شارەکانیان ئێمە دابەشمان کرد بە ئەو بڕەپارە بودجەی ساڵانەیە دابەشمان کرد بەسەر چەند تەوەرەیەکدا لەوانە تەوەرەی نۆژەنکردنەوە و پاراستەیان هەروەها تەوەرەی تەلبەندی و شورابەندی ئەو ناوچە شوێنەواریانەی کە پێویستن تەوەقوع دەکرێت کە دەست درێژیان بکرێتە سەر و هەروەها مکافئە یا پاداشتی ئەو کەسانێک کە پاسەی شوێنەواری یان ناوچە شوێنەواری تازە دەدۆزرێنەوە بدرێت بگەێنڕێنەوە بۆ لایەنی شوێنەوار لەگەڵ بابەتی خۆماڵەکردن چونکە ئێمە زۆر بینە شوێنەواری ئەوانەمان هەیە کە پێویستی بە خۆماڵەکردن هەیە بەڵام لەبەر نەبوونی بودجە و پارە دەستی بەستەدا دەژێت لایەن گل دەدرێتەوە لەلایەن شوێنەوارەوە و ساحب ملکەکانش خاوەن ملکەکانش ناتوانن کە هەڵسوکەوتی لەگەڵ بکەن ئەوە بوو خۆشبەختانە لە ژێر ڕۆشنایی ئەو راپۆرتا کە ئێمە بۆ وەزارەتی شارەوانیمان نارد و ئەوانش بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئێمە داوای ملیار و نیوەکمان کرد بوو بەڵام 900 میلیۆن خۆشبەختانە موافقەی لەسەر کرا و ئێستا بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیران ئەگەر باسی ئەوە بکەین بڵێن ئەمە پێویستە بۆ ئاوردانەوە لە شوێنەوارەکانی هەرێمی کوردستان بەتاکید باشە بەڵام ئەوە تێری ئەوە ناکات کە ئێمە بتوانین شوێنەواری پێ بینی پێ بەڵام دەتوانین شوێنەواری پێ پارێزین و زیاتر بەرەو خراپبوون و لە ناوچوون نەچین. بەڵێ کاکەیفی لە هەرێمی کوردستان چۆن گرنگی دراوە بە شوێنەوارەکان بە بیناکل و پوریەکان لەلایەن هاوڵاتیانەوە چۆن باخی پێدرێت لەلایەن گەشتیاران و لەلایەن سەردانیکەرانەوە باخی ئەم شوێنانە چۆنە؟ دەربارەی گرنگیدان ئێمە لە ئیدارەی شوێنەواری هەرێمی کوردستان گرنگی بە ناوچە شوێنەواریەکان و بیناکە لە پوریەکان و هەروەها پاراستنی گەڕکە لە پوریەکان ئەرچی لە پێشینەمانەوە یەکێکە لە ئامانجەکانمان بە پاراستنی ئەو سەرمایە کە لە پوریە کە بەرهەمی ڕابردووی بیناسازی و فکر و ئەندێشەی گەلەکەمانە ئەمە ئەرشی ئێمەیە کە هەموو لایەکی لە ئاگادار بکەینەوە لە پاراستنی بەڵام
خۆتان دەزانن ئێمە تا ئێستا نەمانتوانیوە بەهۆی ئەو دۆخانەی کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕیوە و هەروەها گەر لایەنێک کە تەماشای ئەوە بکەین ئیدارەی شوێنەواری لە هەرێمی کوردستان ئیدارەیەکە زۆر تەمەنی زۆر نییە. ئەوە هۆکارەکانی دارایی بەردەوام گرفت بوونە لە بەرامبەر ئەوەی چونکە ئەوانە هەمویان مڵکی خەڵکن مڵکی خەڵکیش کاتێک کە تۆ دەتەوێت وەکو شوێنەوار بەپێی یاسا دەبێت خۆماڵی بکەیت. دۆخێکمان لە پێشیانێ ئەو کەسەی کە خاوەنی مڵکەکەیە دەکرێت ئێمە خۆماڵیکەین و قەرەبووی بکەینەوە یاخود ئەو کەسە ئازادە لەوەی کە خۆماڵی نەکات یان نەیفرۆشێتەوە بە حکوومەت بەڵام لە هەمان کاتدا دەبێ بیپارێزێ. جا خەڵکی ئێمە بەڕاستی زۆریان داوای قەرەبوو دەکەن. بەڵێ کاکەیفی مەبەستم ئەوەیە زۆر کاتکە گەشتیارێک دێتە هەرێمی کوردستان سەردانیکەرێک چەند شوێنێکی دیاریکراو هەیە بۆی بڕوە بە نمونە هەندێک لە وڵاتان بێنینەوە شوێنەوارەکانیان ناوچە شوێنەوارەکانیان کلوپورەکانیان ئەمە شوێنێکی دیاریکراوە کە گەشتیار ئێوێ سەردانی بکە. لە کوردستان بەو شێوەیە کە گەشتیار سەردانیکەران بیانەوێ سەردانی ناوچە شوێنەوارەکان بکەن بیبینن زانیاری لێوەربگرن واتە شوێنەوارەکانمان بەو شێوەیە. ئێمە لە هەرێمی کوردستان ژمارێکی ئێزگار شوێنی شوێنەواری هەر لە موقعی ئاساری مەسەن وەکو گرد و ئەوانە هەر وەکو واروەها خانوو بینای کەلەپوری ئەوانەی ئاماژەت پێدا واروەها ئەشکەوت و ناوچەی شوێنەواری کە ناوچەی شوێنەواری پارێزرا و ژمارێک ئێزگار زۆر لەوانەمان هەیە و بەشێک لەو ناوچانە شیاوی ئەوەیان بەڵام لە ئاستی پێویستدانین. هێشتان ئەوە نییە مەسەن ئێمە توانی بێتمان بە تەواوی خەدەماتی پێویست خزمەتگوزاری پێویست بۆ ئەو ناوچانە ڕابچێشتێ و ببردێت تاوەکو شیاوی ئەوە بێت گەشتیار کاتێک کە دێتە ئەو شوێنە سەردانی بکات. بێگومان ئێمە خاوەنی ناوچەی شوێنەواری زۆر گرنگین هەر لە ئەشکەوت و وەروەها لە پێگەی شوێنەواری دێرین وەکو یەکەمین نشینگە وەکو دروستبوونی یەکەمین گوندی شوێنەواری و چەندین بینا و قشڵە و قەلا لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە پلانی ئێمەدایە کە ئێمە بە شێوەیەک لە شێوەکان ئەوان هەمویان بخەینە و پاکێجێکی گەشتیاری لەگەڵ دەستەی گەشت و گوزار ئامادە کراوە و کاری لەسەر دەکەین. ئێستا ئێمە خۆمان لە بەڕێبەراتی گشت شوێنەوار بە هاوکاری دەستەی گەشت و گوزار و وەزارەتی شارەوانی و چەند ڕێکخراوێکی بیانیش کە لە بواری کەلەپور و کللتوری ئیش دەکەن یعنی بێکەوە کار لەسەر ئەوە دەکەین کە ئەو ناوچە شوێنەواریانەی کە لە پاکێزە گەشتیاریەکە دیاریکراون بەرەو ئەویان بین کە لە ئایندەیەکی نزیکدا لە ساڵانی داهاتوودا بخرێنە پاکێجی گەشتیاری وە بۆ ئەوەی کە باسشت کرد بڵین ئێستا قەڵای هەولێر لە ڕێگەی کۆمسیۆنێکی تایبەتەوە کە سەر بە پارێزگای هەولێر و بڕیاری ئەنجومەنی وەزیران دامەزراوە کار لەسەر قەڵای هەولێر دەکەن لەسەر نوێژەکردنەوەی کە لە لیستی یونسکۆ تۆمار کراوە و ئێمە چەند ناوچەیەکی کەشمان هەن لە سەرتاسەری هەرێمی کوردستان کە ئەو ناوچانەش پاڵێوراون بۆ ئەوەی کە لە لیستی یونسکۆ دابندێن چونکە هەر شوێنێک کە لە لیستی یونسکۆ پاڵێوراو دەبێت کۆمەڵێک مەرج هەن وەکو کۆمەڵێک هەنگاویشان بەڵێن وەکو بێستان سوور لە پارێزگای سلەیمانی پاڵێوراوە بۆ لیستی یونسکۆ و ناوچەی ئامێدی شاری ئامێدی و چەند ناوچەیەش کەش کە ئێمە خۆمان دامان ناون بۆ ئەوەی کاریان لەسەر بکەین بخرێنە لیستی یونسکۆ شانەدار وها بێتەوە بەڵێجان. هەڵبەت لە 2 ساڵی ڕابردوودا یاخود لە پارۆ تاکو ئێستاش وا بەرەو 2 ساڵە چێت کۆرۆنا هەموو کەرتەکانی ژیانی پەکخست و ڕایگر شوێنەوار ئەمە بەدەر نییە وەکو هەموو سێکتەرەکانی تر کە زەرەری بەرنەکەوت بێ بەڵام ئێستا کە ژیان ئاسایی بۆ توانێت قوتابخانەکانیش کراونەتەوە پرۆسەی کنە و پشکنین لای ئێوە دەستی پێکردوێتەوە وە گرنگترین پرۆژە لە چوارچێوەی کنە و پشکنین گەڕان بە دوای شوێنەوارەکانە لەکوێ ئێستا بەڕێوە چێت. بەڵێ بێگومان بابەتی کۆرۆنا کاریگەری زۆر خراپی کردە سەر کەرتی شوێنەواریش ئەو بواری کنە و پشکنین کە بەڕێست ئاماژەت پێدا ئێمە خۆمان لەگەڵ زانکۆ و پەیمانگا بیانیە هەرە بەناوبانکانی دنیا لەسەر شارەزا لە بواری شوێنەوار
ڕێکەوتنمان هەیە و هەروها مۆڵەت شوێنەواریمان پێداون بە گوێرەی یاسا و ڕێنمایە تایبەتەکانی ئەم بوارە کە ئەوان نیانتوانی بگەڕێنەوە ئێمە تەنها لەلایەن تیمەکانی خۆمانەوە لە کاتی پێویست ئەو ناوچانەی کە لە ئەنجامی پرۆژەیەکیان بەهۆی هۆکارش سروشتی ناوچەی شوێنەوارزیانی پێدەگەیشت هەوڵمان ئەو ئیشی ئەومان دەکرد کە هەڵکۆڵینی ڕزگاری لە ئەنجامی پرۆژەیەک بێ هەر شتێک بێ ئەومان دەکرد بەڵام ئێستا دەربارەی ئەو تیمە شوێنەوار ناسیانەی کە ئێمە مۆڵەتمان پێداون لە ئاستی هەرێمی کوردستان هەر لە زاخۆوە تا دەگاتە گەرمیان بەردەوامن تیمەکان ئیش دەکەن لە پارێزگای دهۆک 4 تیم ئیش دەکات لە سۆران ئێستا 2 تیم ئیش دەکات و هەروەها لە هەولێر 2 تیم ئیش دەکات لە ڕاپەڕین 4 تیم ئیش دەکات و لە سلەیمانی 4 تیم و بەردەوامیشن تیمەکان لەگەڕانەوە تا سەرەتای مانجی ئۆکتۆبەر زۆربەی زۆری تیمەکان دەگەڕێنەوە و بنزیکەی لە کۆتایی مانجیدا کارێک کنۆپشکنین بەشەوەی وەرزی کۆتایی پێدێتەوە ئێمە بۆ ئەم مەبەستا لەگەڵ تیمەکان لە 19 مانجیدا ئەو تیمانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن کۆنفرانسێکمان هەیە لە هەولێر کە ئەو تیمانە دێن لەوێ کاری ئەو وەرزە ئەنجامی کاری و وەرزە ڕادەگەیەنێن ئەمەش یعنی وەکو ڕاگەیاندن هەم بۆ تاوتوێکردنی ئەو ئەنجام بەدەسهاتوانەی لە سەرتاسەری هەرێمی کوردستان و هەروها مقارنەیەک یا مقارنەیەک بەراوردکاریەک لە نێوان ئەنجامەکان لە سەردەمی بۆ سەردەمە جیاوازە مێژوویەکان. بەڵێ کاکەیفی زۆر کات بۆ دۆزینەوەی شوێنەوارێک بۆ بە دوواداچوونی شوێنەوارێک تیمی بیانی کار ئەەکەن لە زۆربەی زۆری وڵاتان ئەمە ئەبینین جیاوازی چیە لە نێوان ئەو تیمانەی کە لێرە کارەکەن و تیمە بیانیەکان و ئاستی کارکردنی تیمەکان کە لێرە بە دوواداچوون ئەەکەن بۆ شوێنەوارەکان چۆنە؟ ئێمە ئەو تیمە بیانیانە دیارە تیمی شوێنەواری تیمێکە کۆمەڵێک پسپۆری جیاجیا بواری شوێنەوار بوارێکە بوارێکی فرە پسپۆریە بەپێی یاسا و بەپێی ئەو پێوەرە زانستیانەی کە لای ئێمە پەیڕەو دەکرێن و بە شێوەیەکی گشتش لەسەر ئاستی دنیا و ستانداردانە بەکاردەهێنرێن بۆ مۆڵەت دامبار تیمێکی بیانی دەبێت پسپۆر بێت و کۆمەڵێک پسپۆری جیاشی لەگەڵتا بێت. ئێمە لە هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ شوێنەوارناس و فەرمانبەرانی بواری شوێنەوار لای خۆمان بێکەوە کار دەکەین و ئەو تیمانە کە دێنە هەرێمی کوردستان ئەو تیمانە دەبێت زانکۆکانیان و زانکۆ بەناوبانگ بن وروە خۆشیان شوێنەوار ناس و پسپۆر بن لەو بوارە و سیڤی خۆیان پێشکەش دەکەن دوای دیراسەکردنی هەرو لەگەڵ ئەوەشدا بەرنامەی کاریان و ئامانزیان لەم بابەتە دوای دیراسەکردنی لەلایەن ئێمە لەلایەن لیژنەیەشی پسپۆرەوە کە لە بواری شوێنەوارناسی شارەزایە دیراسە دەکرێت ئەو کاتە ئێمە بڕێرسەوە دەی مۆڵەتی پێ بدەین یان نا. خۆی هەرێمی کوردستان بەهۆی پێگە جوگرافیەکەی و دۆڵی میزۆپۆتامیا و زنجیرە سیاکانی زاگرۆز سەرەتای ژیانی شارستانیتی لێرە دەستی پێکردیە و ناوچێ هەرێمی کوردستان ناوچەیەک وە کە کەمترین دیراسە و توێژنەوەی شوێنەوە ناستیدا کراوە بەهۆی دۆخی ڕابردوو بەڵام لە ماوەی 10 ساڵی ڕابردوو تا ئێستا هەلێکی باش بۆ شوێنەوارەکانی هەرێمی کوردستان هاتوۆتە پێشەوە کە ئێمە تا ئێستا زیاتر لەگەڵ نزیکەی 100 زانکۆی بیانی مۆڵەتمان پێداون کاری کنۆپشکنین هەروەها کاری ڕوپێوی و هەروەها کاری پەرەپێدانی مۆزەخانەکان و دیراسەکردن لەسەر مێژووی ناوچەکە بەردەوامین و بێگومان ئەگەر کۆمەڵێک پێوەەر نەبن لە هەر تیمێکی شوێنەوارناسی ئێمە مۆڵەتی پێ نادەین و دەبێ هەموو لا نەزانستیەکان و پسپۆریەکانی تێدا بێت ئەو کاتە دێت لە هەرێمی کوردستان کار دەکا و بە لەوانەیە جیاوازیەکانی هەرێمی کوردستانیش ئەوە بێت کە لە چاخی بەردینی کۆنەوە تا دەگاتە ئێستا ژیان تێدا بەردەوام بووە و هەموو مەرحەلە مێژوویەکان ئەوەی پێدەوترێت کرۆنۆلۆژی لەو ناوچەیەدا هەن بۆ ئەوە بۆیە یعنی سەرجەم پسپۆریەکانی بواری شوێنەوار دەکرێت لە هەرێمی کوردستان کاری شوێنەواری ئەنجام بدەن. باڵێ کاکەیفی لە ماوەی ڕابردوو لەم ساڵدا لە گەڕەکی جووەکان لە سلێمانی هەڵبەت کار کرابوو لە خانوویەکی کۆنی ئەو سەردەمەدا کە ئەوانی لێبوون ئەمە زەرەر و زیانی لە شوێنەواری ژێر خاکەکەدا بوو دواتر تاکو تیمەکان فریا کەوتن ئەوەی توانیان ڕزگاری بکەن ڕزگاریان کرد بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەو کەسانی دەسەبن بۆ شوێنەوار لە هەرێمی کوردستانە ئێوە دەتوانن لە ڕووی یاسایەوە چی بەرامبەر بکەن ئەو کەسانە تاکو ئێستا دراون بە دادگا سزای کەستان داوە لەسەر دەستکاریکردنی شوێنەوار؟
بێگومان ئێمە پێشتر لە هەرێمی کوردستان کارمان بە یاسایی شوێنەواری عراقی ژمارە 59 ساڵی 1936 دەکرد بە تاکید ئەو یاسایە بە تایبەتی سزاکانی وەک پێویست نەبوون لەبەر ئەوە هەوڵماندا لەگەڵ پەرلەمانی کوردستان کە ئێمە یاسایەک لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان یاسایەک دەربکە ئەم یاسای شوێنەواری یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوارە لە هەرێمی کوردستان ژمارە 5 بۆ ساڵی 2021 ئەم یاسایە تا ڕادەیەکی باش ئەو کەسانەی کەوا دەستدرێژی دەکەنە سەر ناوچە شوێنەواریەکان یان زیان بە شوێنەوار دەگەێنن یان بازرگانی بە شوێنەوار دەکەن حتا فەرمانبەرانی بواری شوێنەواریش لی بەدەرنین لە سزایەکەەوە سزایەکان تونتریشە ئەم سزایە لە پێبژاردن و هەروەها سجنکردن و حەبسکردن تا 15 ساڵ و 20 ساڵیشی تێدایە ئەوەی ئێمە ئەگەر باس بکەین لە هەرێمی کوردستان لەسەر پێشتریش لەسەر دەستدرێژیکردن یان بازرگانیکردن بە شوێنەوارەوە بڵێ زۆر کەس لەسەر پارچە شوێنەواری گیراون ئەوانەی کە بازرگانیان پێوە کردویان ئەوانەی کە دزیویانە یانیش شوێنەواریان تێکدا بێت و ئێمە دەیان چەندین پارچە شوێنەواری لەلایەن دەستگاکانی ئاسایشەوە و هەروەها پۆلیسەوە بۆ بەڕێوەبەرایەتەکان شوێنەوار گەڕاندرامێتەوە و چەندی کەس لەسەر ئەو مەسلەی سزادراون بەڵام وەکو ئاماژەم پێدا ئێمە پێشتر ئیشمان بە یاسای ژمارە 59 دەکرد کە ئەو یاسا سزاکانی سووک بوون ئێستا ئێمە کار بە یاسای شوێنەواری هەرێمی کوردستان دەکەین و ئەمە تا ڕادێکی باش توانراوە وەڵامدەرەوەی پێداویستەکانی ئێستای بواری شوێنەوار بێ بە تایبەتی لە بواری سزاکان. بەڵێ بەڕێز کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەوار لە هەرێمی کوردستان سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت. سپاس.